بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. رسائل بيانو خشيستان خيرا وشون ليرة كوي كل نتوى لباشتاكم وكازوا حفظ قوم بخشحار زان قوم بمشرف زان كشمتنا دانشتون رب شون خوشن بخجالة زان كالأمر لكل أخواري ومسلم صلاكم اللهم بقوري خوتن اليوم وبين راسي بشكل اسكن بخصكان من انتمائكم هو نوري حكمانية وكو انتمائي كان دامو متاعي والله موك مسلمانك بيقمان ولاء بويهيها ومنتميش بولاي والله قسم مدحي بكمبوين بشكيوتهم كايش انتمائكم بوين حقت رنقا دقمان شاعر شاركان عراق هقت نبيني بيت وبالذات بدوائهم بروجيكانا روشتون كشي بروجيكي تشي لكردستاني خوان تشي لجنوبيش بس اللي رقا بشي زوري عراق بدس شي حكانه يعني رقا ناوندي كأوا بتشرب ريش كات واندا فرعي هبت واندا اندامي هبت اندا قتابي هبت واندا خلقي دلصوزي هبت فراسي زوري عدد مجنية ما مصيد دلصوز تربي دلصوز خلقاني كا 20 سال پیش سال ناوندی حکمت خوندیوانم 15 سال پیش خوندیوانم بلام هێشتا خوێن بە شاعری و مەشروعە دەزانم و هەر مەشروعێک جێی خۆی ئێمە قەدری بزانین بەهای بزانین و هەر ئەو هەلە ئەو کەشەی کە ڕەخساو خۆی پرۆگرێس مەنتاڵە ئەو حڕێتەکە داوێتی یعنی دڵنیا بن ئێستا ئەو کەشەی کە لە کوردستانی خۆمانە هەیە یعنی مطلقاً یەک وڵاتی عەرەبی نییە کە ئەو حڕێتەی تیابێت بۆی حەقی خۆیەتی ئەو نعمتي خوي پروردگار شکری خوي گەورە لەسەر بکەین و هەوڵ بدەین کە بەردەوام بێت چۆ زۆر وڵاتی عەرەبی هەیە کە بینیومە بۆ دەرسی ئۆنلاینیش پێویستی بە ئیزنە تەنانەت دەرسی ئۆنلاین پێویستی بە ئیزنە ئێستا خوي پروردگار سبحانه وتعالى نعمەتەی یاوە کە ئێمە سوپاس بۆ خوي گەورە چەندین لقی گەورەمان هەیە خەڵکێکی زۆر خزمەتی تیاگات پێش هەموو شتێک بە عیبادەتی خوي پروردگار و بە نزیکبوونەوە لە خوي پروردگار شکر نعمەتە بکەین چۆ بەحقیقەت نعمت بردوام بلا يطلع عليه خوي پروردگار اگر خوان خواست ئێمە پشمان کرده خوي پروردگار لێمان نەبێتەوە و قەناعەتم وایە کە سوپاس بۆ خوي گەورە مەشروعەکە تا ئێستا تاکە بۆی ماوەتەوە بەهێزتر بووە بەرەوبووکاران نەچوو سوپاسی خوي گەورەیە بێت وەک ناونیشانەکەش هاوسەنگی لە پەروەردە ڕاستیان بابەتی هاوسەنگی لە ژیانی هەر تاکێکە هەر مرۆڤێکە بابەتێکی زۆر زەرورە وەی بەگرسەکە لە قورئانی پیرۆزە لە سونەتی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سڵات وسەلام چەندین دەقمان هەیە کە لۆمۆ سەرزەنشتی زیادەڕەوی یان شلگیریە کات یعنی خوای پەروەردگار سبحانه وتعالى فەرمێت یا ئەهل الکتاب لا تغلوا في دینکم ئەی ئەهلی کتابەوە زیادەڕەوی مەکەن لە ئاینەکەتانەوە یعنی تۆ گەر زیادەڕەوی لە ئاینە باش نەبێت دیارە لە غەیری ئاینە زەمکراوتر و سەرکۆنەکراوترە النبي خو عليه الصلاة والسلام صحيح مسلم وغيره شهادوك شرجة فرموتي هلك المتنطعون هلك المتنطعون هلك المتنطعون راسي وانيك بليبون وانيك زيادة الروبون تياشون شاعر قالت لا تغلو في شيء من الأمر واقتصدي كلا طرفي قصد الأمور ذنيب تقول هيش لك زيادة رويمك حق كاري دنيابو كاري دينبو بەڵکو حەدی وەسەط بگرێت چونکە ئەم لاولای وەسەط ئەم لاولای هاوسەنگی سەرکۆنەکراو و زەمکراوە چونکە قەسد مەبەست لێرە پێی وەسەطە یعنی ئەو خاڵێکە تێبێتە خاڵی وەسەط هاوسەنگی ئەوەی کە شلگیریە ئەوەشی کە بەرگێری و زیادڕەویکردن هەردووکیان سەرکۆنەکراوە یعنی ئەگەر سەیکەن هەموو دەقەکانی قورئان هەموو دەقەکانی سونەت هەمووی باسی ئەوەکەن کە بێ ئینسان هاوسەنگی لە ژیانیا هەبێت و بەتایبەتی پرۆسەیەک كبيوتر بروسيس بالورداء موصجات بس فلوك حساسترين وهستارترين أركيك كإنسان بيصل شو حقت يعني زوجار أو يبوك ما مصايك أو مربيك أو هشتك كطلبيك يا من دارك يا كسي قصيك ما اللي وريك أخوانا خاص إما رفتارك من ديابت رفتارك من زود بيشتر تقصى كمان بزاك أبو يعني زوجار بتابعت من الله مرحلة السرطانية أو كسيكة السرطانية رجعيه دي بيوس من يتوصي زوري بوكيك يعني أول ديك تو
لە ڕەفتار و لە خولوق و لە کاردانەوەی تۆ ئیشەکە بینێت ئەوەندە قسە و وتیت و کاریگەری نییە و ئەم پرۆسەیەکی زۆر ئەستیارە. یەکێک لەو خاڵانەی کە زەڕور پێمە لە بابەتی هاوسەنگیە باسی بکەین ئەوەیە کە ئینسان هاوسەنگی بپارێزێت لە پەروەردەکردنی ڕووکاری دەرەوەی لەگەڵ ناوەوەی. یعنی ئێمە زۆر جار گرنگی دێن بە ظاهرمان، محاولەکەین بۆ نمونە ڕیشمان بەپێی سونەت بێت، جلوبەرمان بەپێی سونەت بێت، ئەوەی کە خەڵکی بینێت هەمووی بەپێی سونەت بێت. ئیسلام چۆنی داوا کردووە بە بست لێلا نایێت، بەڵام ئەو کاتێک تر کە ئێمە تەریا بینەوە، ئەو کاتێک کە تەنها خوای گەورەمان بینی، ئەو کاتێک کە خوای گەورە سبحانه وتعالى ڕەقیبە لەسەرمان، یعنی ئەو کاتێک کە يستخفون من الناس ولا يستخفون من الله. الشرم لخلقية كان يلا خلقية ترسم والله شرم لخاي ورناكم لخاي ورنا ترسم. إن الله كان عليكم رقيبا، خاي رقيبا بسرطان وخاي ورشاوديرا. يعني شنو حسابا بوكر دولا بالوردي نواخر مانا، يعني إنسان زور جار. ما خوشتي شاكر إنسان يوم ما دم بما أنت كسيدين دار محاولة كين كوكاري دارو من جوان به. أما اشتكى لو خدي خويا اشتكي خوازراو. تناكل لبريك ما مصاي قرآني يعني كسي كين بدين ناسرين رفتارك ما نبي ناشرين به. أبيت محاولة كين أو قري يعنيك جوان به بخلق. والله باشا إن نواخر ما كسنا بين غير خايف رجال. نهينا كمان. شن حساب ما بوكر دوكا يوم تبلى السرائر رجل ديك هم كان أشكابا يوم هم بارزون لا يخفى على الله منهم شيء. يعني رجل ديك إنسان هم يحافظ كده لا خوي كورجاس على هيش تك لا خوي كورجاس على شادراوانية. يعني أم لا نيك زور ضرورة الإنسان بيوسفات هوسنجيب بارزة. بتعمل ده مرحلة جنجارة قد طلق مو لغيش ما بيت وزور ما بينا خوش بيت. يعني زور حسابه وكين ك يعني بحال توزك لسميل ما نهي تدمر. رغم لو كمان لزمان ما نهي كشان يدريج ما كردوه بعين تاك ورا بس يحرز مسلماني بيأكل. برا كمان يبيأكل دراوسي كمان كسنيزيك كمان. يعني تا چنین ما هو ماندوك هاوسنگی پارێزین لەوەی کە وەک چۆن هەوڵی ڕازاندنەوەی دەرەوەماندین ناخیشمان بەهمان شێوە چەندێک ئاگامان لە دڵ دەروونمانە ئاگامان لێیە کە ڕەق چی لێ کردوین حەزی تۆ لەسەرنەوە چی لێ کردوین عەرەب بڵێت مەستەوفا کەریمون قەت ئەو کەسێک کە کەسێکی خاوەن کەڕەمە خاوەن کەسایەتیە هەرگیز بەدوای هەموو ماف و حەقی خۆیان ناچێت چون اگر تو واد کرد ابد هموش تکا طوال ما فکانی خود بربریتەوە کوا چی تێشتەوە بۆ کەڕەم ئەگەر بڕیار بێ کەسێک دێڕێکت لەسەر بڵێ تۆ دووی لەسەر بڵێیتەوە بڕیار بوو کەسێک قسەیەکت لەسەر کا تۆ چواری لەسەر بڵێی وتارێکت لەسەر با تۆ پێنجی لەسەر بەی چی تێشتەوە بۆ حەقی برایەتی چی تێشتەوە بۆ خوای گەورە سوبحانه وتعالى تۆ خوای پەروەردگار سوبحانه وتعالى هەموو خەڵکی بێدەنگ نەکردووە تۆ هەموو خەڵک بێدەنگ بکەیت هەر کەسێک قسەیەکت لەسەر کا پێشێک لەسەر بڵێیت یعنی ئێمە ئاگامان لێ نییە کە چەند نەخۆشیات و ناو دەروونمانە چون هاوسەنگیمان نەپاراستووە تەنها هەوڵمان داوە کە ڕووکاری دەرەوە جوان بکەین ئاگامان لە ناوەخنەکە نەماوە خیام شعرێکی هەیە مەشهەدێکمان بۆ وێناکە ئەڵێت بەحقەت خیام کرد زۆرێک لەم شتانە کە وتراوە خۆی ئەسڵ ناوی عومەر بووە لە بیئەیەکی سونیا بوو ممکنە زۆر لەو شیعرانەی کە دراوەتە پاڵی هەر شیعر بۆ ناشێنکردنی دووسیان کردو چون دیوانەکەی ڕاستە دوو بەشە بەشێکی پڕ لە حیکمەت و پڕ لە جوانی بەشێکی تر پڕ لە شیخرا ئەمەیەکێک لەو شیعرانەی کە بەحقەت ماناوە وەستی زۆر جوانی لە بشتەوە ئەڵێت شەیهی بزنێ فاحیشە گفتی مەستی هەر لەحزەیە بەدامێ دیگەری پابەستی ئەڵێ شەیخێک ڕۆژێک بە ئافرەتێک ئەڵێت ئافرەتێکە خەریکی فاحیشەیە ئەڵێ پێڵێت هەر ڕۆژە خەرێک و بەزمێکی هەر ڕۆژە وابەستەی کەسێکی ئەویش وەڵامی داتەوە ئەڵێت باشە یا شێخ ئەوەی کە تۆ وێڵی فعلا هەمووی وایە اعترافەکەم ئەوەی کە توێڵی وایە بەس تۆش ئاوای کە دەرەکەوی تخوا ئەگەر ئەو پرسیارەت چنێک ئێستا خۆمان لە خۆمانی بکەین لەو کاتی کە نەسیحەتی خەڵک دەکەین لەو کاتی کە قسە بۆ کەسێک ڕێک عەکسی کاتەوە بڵێ خۆت چۆن ناوەخن و دەرەوەت ظاهر و باڵنت لەو کاتێک خەڵک سیر دەکات لەو کاتێک کەس ناتبینەوە کێ وایە إذا خلوت بريبة في ظلمة والنفس داعية للطغيان فاستحي من نظر الله وقل لها إن الذي خلق الظلام يراني
لو كاتي تاریکاریە کەس نابینێ نفسی سەرکەش بام تەکا بۆ سەرکەشی خۆی پڕۆگرە سوتەوە لە حەقەتا وڵامی تۆ چی بێت؟ وڵی شەرم کە لە بینینی خۆی پڕۆگار و ڕوانینی خۆی پڕۆگار وت لە ڕاستی و کەسێک کە تاریکایی دروست کردۆ بینێت يا خجلتي من عتاب الله يوم غد إذ قال خالفت أمري أيها الرجل علمت ما علم الناجون واتصلوا به إلي ولم تعمل بما عملوا الله أيسر شورب وخم لو رجيك خواهي بروغار في مضيت بوشي سرتيشت كردن أي كسر أي بردك أو رجيك كخلقانك أنزاني لو رجيك وكيشتن بمنون زيبونه توش أو رجيك زاني بلان تبو أو يك أوان كرديان تمتكر تخوانشان قرصة يعني أو موقفات خواهي بروغار سبحانه ماذا قرصته محاسبة متكر تقول راسيا زور قرصة إنسان كطواب صاوغرين يبدأ بظاهر بروكش بلان نيوان خوي بروغار يمدو بعدك خلق أمام بينات خلق شايته بس أمانه بس كردو كان أمانه بلان كاتي كسنا أمام بينات تنها خوي برا شايته بس أمانه أبوي لفرمنا بيعمري خواه عليه الصلاة والسلام كيف الشرب كان لخوي بروغار وشون الشرب كان لبريسترين كسي لقبيلة كتانا إنسان زوجة ما مصطاكد يا كسي كزور زي باهو كد يا برايكي جودات كم رفتارين هاي نبيت لو كاتيك أوجع ويبي عمري عليه الصلاة والسلام ونزي كرنو نمرين أو تو فرمن وهاشر لخوي بروغار كانوا كسي كبريسترين كسي كلا لو كاتيك لا تدان شنو لك سكان تخد بريتو شنو لا دي برناش كان نجان تخد بريتو يجي كده لو لأن هناك ضرورة إنسان هاوسنجيو بارزة لا بروردا أيش بروردي زانستي إنسان هودا لاني زانستي خوي برد بيشوا وبهمان شو بروردي خوي كابو كاردن وعمل كردن هولا ده تعيش أنا زيادة غير كاتو أو بيتر بزايبة شو راسياتو ببيت زانست ناتوني هیچ کردوایی بکیش و زور کردوایی با این زانه بچه لبته و يعني أكيد إنسان وازنك أو فعلا كإيكاد لخوي يقولون سكاتون لخوي يقولون خاتو يعني بقول يقولون إنسان بزنه شون كردواه شو عمل ما بيكردوه نابت عمل ما بعلم نابت وعلم مش بعمل نابت هذا أصلا إنسان موفق نابت لا وركني علمه علي يقول صلى الله عليه وسلم العلم يهتف بالعمل إن أجاب وإلا ارتحل زانس بيوندية كات بكارو كردوا عمله ككاري بيكرد أجر كاري بيكرد هو باش أجر كاري بينكرد زانس تكارو نامني تمام لزوم هذا أخوي بروغار سبحانه وتعالى سكوني وأنا كأزام كارماك لما تقولون ما لا تفعلون بۆی گرنگ ئینسان لە سەرتاوە پەروەردەیەکی تۆکمەی خۆی بکات ئەوەی کە پێویستێکە لە زانست فێری بێت بەڵام دواتریش کاری پێ بکات وعالم بعلمه لم يعملا معذب من قول عباد الوثن چەند لە سەر خودی بەیتەکانێک ئشکال هەیە بەڵام فعلا ئەبێ یەقینمان هەبێت ئەو کەسەی کە زانایە و کار ناکات بە زانستەکەی لە گۆڕەکە سزا بدرێت بەڵام خلافەکە لەوەی کە ئایا پێش عباد الوثن یان دوای عباد الوثن والله بيقين أو كسيك كارماك بزانستكي زانستكي بنو جهنمي شو زانستك تنها مجرد معلومات بيت هيش قيمة يجيبونيها شو تنها هو بيت إنسان كم والله بيناسيل بربيت وعندك بابات هي مجرد تعريفاته وتقسيماته ما نبت عندك بابو مش تعرف زانت قول الله ما زانت مشيري دسكر الله ما زانت لام زانست ونية زانست ولا خاي قرمان زي كذا زانست ويك إنسان فيني خشية وإمام أحمد فرمون رحمة الله عليه فرمان معروف برخي علم زور بينيا وتيو بيشتو بعلم خشية وكلنا ندندن حوله تيو بيشتو بزانست خشية برسان لخاي قرمان هما
دەوروخولی ئەومان هەمووان بەدوای واگەڕ یعنی زانستن هاو نەنێت چەندێک ئاەتت لەبەرە چەندێک قورئان لەبەرە چەندێک فەرمودەت لەبەرە چەندێک پێناسە دەزانیت زانست ئەوەیە کە چەندێک لە خوای گەورە نزیکەکاتەوە بۆ ئێمە پیاوانە مشکلەیە ئێمە گەر قەناعەتمان وابێت کە زانست تەنها بریتیە لە بەرکردنی کۆمەڵێک مۆزومات و کۆمەڵێک متونی علمی لەگەڵ قورئان لەگەڵ فەرمودە ڕاستە بە ڕێگەیەکی بۆ بەدەستهێنانی زانست بەڵام خۆ چەند کەسەیە دوای ئەوەی کە قورئان لەبەرەکات فەرمودە لەبەرەکات زانستێکی باش ئەگەر بەو مانایە بێت کە ئێمە بڵێن زانست لە لای گەڵاڵە بێت و دوایی پەنا بەخوای گەورە هەر بێدی نەبێتەوە چەندێکمان بینوە هەر مرتد بۆتەوە چەندێکمان بینوە دوای خزمەتێکی زۆر ئەسڵ ئێستا خزمەتەکەی شوێنێکە کە دژایەتی ئیسلام ئەکات ولی لە ڕاستیە پێویستە ئینسان چنێک پەروەردەی خۆی ئەکات لە ڕووی زانستیەوە ئەوەندەش پەروەردەی خۆی بکات لەوەی کە کار بکات بۆ زانست حتا زۆرێک لە سەلەف ڕەحمەتوڵڵاهی عەلەیهی بەفەرموویانە ئەگەر ئینسان کاری کرد بەوەی کە ئیزانێت وفقه الله إلى علم ما لم يعلم وخوای گەورە سوبحانه وتعالى موفقێکا بۆ زانستی کە نەیزانێت حتى بەگرسێ بکەین ژیانی زانانی ئومەتە ئەوانەی کە مصلح بوون ئەوانەی کە کۆمەڵێک زانا بوون شوێن دەستیان دیارە ژیانیان یەک پارچە بریتێ لە عیبادەت بریتێ لە ساڕکردنەوەی عەلاقە لەگەڵ خوای پەروەردگارە ناسینی خوای پەروەردگار سوبحانه وتعالى یعنی چی زانایەک ئێستا کە تۆ ناوەکەیت لە خەیاڵە سێری ژیانێکی ژیانی عەمەلی شتێکی ترە يعني ڕۆژانە سعاتە نەبووەکە تاکو تەنها لە خزمەت خوای پەروەردگارە ڕۆژێکی خوانیان کردوێتەوە هەفتانە ڕۆژیان نەبوو مانگانە جاری وا بۆ چەند ڕۆژیان نەبوو ساڵانە هەفتیان نەبوو مانگیان نەبوو هەتا ئەو عەلاقە نەکردن لەگەڵ خوای پەروەردگارە سوبحانه وتعالى ئەژنۆ لەگەڵ خوای پەروەردگارە سوبحانه وتعالى يعني قطعا تۆ نابینی هیچ زانایەک لەو زانایانەی کە ئەمڕۆ شوێن دەستیان دیارە کتێبەکانیان بڵاوە لە ئومەتی ئیسلامییان خوای گەورە سوبحانه وتعالى کردوونی بە پێشەوا و ئیمام و گەورەی موسڵمانە ئیلا شان بە شانی زانستەکەیان لاپەڕەیەکیان هەیە کە لاپەڕەی عیبادەت ئەمالکردن تۆ نابینی کەسێک لەبێت تەنها زانا بێ مجرد معلوماتی لابێت خوای گەورە سوبحانه وتعالى ناوی ئەوە بەرز کردێتەوە بە حەسەب بەرز و زمانی تێپەڕیوە لە چەند مەرحەلەی ناڕەحەتە خۆیان ساکردووە بۆ خوای پەروەردگار دوای ئەوە بڵێ ئیمامەتە ناکرێ ئینسان خوای پەروەردگار سوبحانه وتعالى ئەو ڕێگەیەی بۆ پێغەمبەران نەگۆڕێ بۆ کەسی تر لەڵای پێغەمبەران ناگۆڕێت سنەتی کەونە خوای گەورە تێکی نایە بۆ کەسی ناگۆڕێت و لە ڕاستیە ضرورە کە ئینسان چەندێک زانست خوێنێت ئەوەندە شتە لاوە یعنی چۆن پەروەردەی زانستی خۆی ئەکات بە هەمان شێوە پەروەردەی خۆی بکات لەوەی کە کار بە زانستەکەی بکات هەوسەنگی ڕاکرێت یەکێکی تر لەو خاڵانەی کە ضرورە کە ئینسان هەوسەنگی تەڕاگرێت ئەویش ئەوەیە کە پەروەردەی شەخسیەتی خۆی کاتی زۆر و گەورەی خۆی پێ بدات پاشان ڕووکاتە خەڵک سێمە گرفتەکەمان ئەوەیە کە زۆر جار بەبێ ئەزموون ئەتەمەنێکی کەمە زۆر بابەتی گەورەی قسەی تیا بکەین یعنی تۆ ئینسان ئەگەر سێ بکات تەمەنی 20 ساڵی جیایە لە 15 ساڵی 25 جیایە لە 20 30 جیایە لە 25 لە نێوان 40 و 30 ئەرز و ئاسمانە بۆیە ضرورە ئینسان کۆمەڵێک قۆناغ هەیە تێپەڕێنێت یعنی مەرحەلەی تەکاملی شەخسیەت تاو کەسایەتی خۆی گرنگی پێ بدات پاشان بکاتە پەروەردەکردنی خەڵک چکە بەحقیقەت ناکرێت ئێمە ئەگەر سێ بکەین زانایانی قەدیم جار وابوو لە کۆتایی تەمەنە لەبەرەوە قۆناغ هاتوونەتەوە لە کۆتایی تەمەنە ابن عربی مالکی باسی غەزالیمان بۆ کات دەڵێت لە مەجلیسەکەیە 400 دەست ئەهلی عیمامە دانیشتە بوون یعنی تۆ تەسەووڕ کە غەزالی لە تووسڵ نظام الملك وەزیری دەوڵەتی سەرجەوقیەکان بوو بە تایبەت ئەنێرێت بەدوایە لە تووسڵەوە بێت دە بە مامۆستای مەدرسەی نظامی لە بەغداد یعنی مەدرسەی نظامی وەک چۆن بوون لە حەفتەکان و هەشتەکانە کە باسی ئەزهرە کرا ئینسانە لەرزی هێندە قەڵایەکی تۆکمە بوو بۆ زانست ئەوەندە هەیبەتی لای خەڵکە بوو ئەزهەر هیچ نییە لە چاو
مدرسەی نظامی لەو کات دەوڵەتی سەلجوقی بەتایبەت دروستی کردووە و بەتایبەت کەسێک کە لێ ڕابینی هێنە بوو ئەڵێ 400 بەس لە عولەما لە مەجلیس غەزالیان بوو دانیشتن هەر مناظرێکە بوو غەزالیان پێشەخست هەر بابەتی قورسە بوو بۆ غەزالیان هێنا هەتاوای هاتبوو هەر شتێکە بوو بۆ غەزالیان نەگەڕاندەوە ئەڵێ بینووسێکم وازی لە هەموو ئەم شتانە هێناوە چۆ بە سەحرای تاق و تەنام ئەڵێ پێم وتی ئیمام مەجلیسی بەغداد بود باشتر نەبوو کە تۆ ئەو هەموو زانایان لێت بەهرەمەند دەبوون ئەو هەموو مسلمانەکە لەوێ بوون لە تەڵەبەی عیلم لە هەموو وڵاتان هاتوون بە خزمەتی تۆ ئەڵێت چەند دێڕێک ئەڵێت پاشان چەند بەیتە شیعرێکی بۆ ئەڵێت ئەڵێت تركت هوى ليلى وسعدى بمعزلي وعدت لتصحيح أول منزلي ونادت بي الأشواق مهلا فهذه منازل من تهوى رويدك فانزلي غزلت لهم غزلا دقيقا فلم أجد لغزلي نساجا فكسرت مغزلي قضيت أو هموشتيك أو كرديتي لتدريس لنوسين لفتوادان لمناظرة همووی ناوە بابە حب و خۆشەویستی لەگەڵ هەوای لەیلا و سعدا یعنی من چیم کردووە هەمووی هەوای نەفس بۆ لەوێ هەر چیم کردووە هیچی لەگەڵ خۆی گەورەنەوە ئەڵێ هەوای سعدا و لەیلا لە پشتی خۆم جێهێشت گەڕامەوە بۆ چاکردن یەکەم مەنزل عەلاقە لەگەڵ خۆی پەروەردگار ئاشبوونەوە لەگەڵ خۆی پەروەردگار سبحانه من دوای چی؟ دوای 50 ساڵ دوای 50 ساڵ لە تەدریس لە مناظرات لە فتوادان گەیشتۆتە ئەخیری تەمەنی جارێکی تر هەستەکە پێویستی بووی کە مڕاجعەی خۆی بکاتەوە ئەڵێ وازم لە هەوای نەفسم هێنا هەموو قسە پشتی خۆمەوە گەڕامەوە بۆ چاکردنی عەلاقە لەگەڵ خۆی پەروەردگارە کە هاتمە ئێرە شەوق بانگی کردم وتی وەرە ئەمە ئەو شوێنەیە کە تۆ بەدوایگارە وەرە لێرە دانیش ئەڵێ من شریلەیەکی جوانم بۆ دروستکردن و بۆم هۆنینەوە دەم بەدەستیانەوە تاوەکو ئەوان جلوبەرگی جوانی لێت پێ بچن و دروستی بکەن یعنی ئەوەی کە ئەو پێداوان لە زانست لە تەربیەکردن لە تەوجیهکردن ئەی چۆنە بە شریلەیە ئەڵێ من شریلەیەکی جوانم دا بەدەستیانەوە هەتا ئەوان جلوبەرگێکی جوانی پێ بچنن بەڵام نەمبینی کە ئەوان بەکاری بێن و شتێکی جوانی لێ دەکەن بۆی منش تەشێکی خۆڵشاند لەوە شار تەشیک ئەڵام قوربان لەم مەرحەلای من شێکێک هێستا تەلەبەکە تاوانبارەکەی ئەڵێ پێم وت فێر نەبوو تربیەتم کرد بەڵام تەربیە وەرنەگرت ئاراستەم کرد ئاراستەکەی وەرنەگرت بەڵام ئەو لە کاتێکا ئاراستەیەکە و ئاراستە وەرناگرێت فێرێکا و فێر نابێت ڕێگەی نیشانەدا وەریناگەڵ خەلەکە لەمە تەشێکی خۆی شێت ئەمڕۆ چەندێکمان پێویستمان بەوەی تەشێ بشکێنین ئەگەر لە سەرەتای تەمەنە نەگە لە ناوەڕاستە نەگە لە کۆتاییە چکۆ بەحقیقەتەمە تەمەنی بۆ نییە ڕێگەکانی شەیطان بۆ ناوبردنی ئینسان جۆرا و جۆرە بۆ کەسێک کە لە سەرەتای ڕێگەکایە بە جۆرێک دێت بۆ کەسێک کە لە ناوەڕاستایە بە جۆرێک دێت بۆ کەسێک کە لە توایە لە کۆتایە بە جۆرێکی تر دێت بۆ ئینسان چەندێک تەمەنیش بکات هێشتا بۆ حوبی ریئاسە سوڵتە دەسەڵات کە خاوەن قسە بێنە ناو خەڵکا قسەی بڕوا هەر وەک گەنجێک نییە بۆ چەند نەخۆشی هەیە ئینسان گەنجێتیان نییە بەڵام کە تا بێشێتە تەمەنەوە لەگەڵدا زیاد دەکات چکە هەر قۆناغێک و هەر مەرحەلەیەک کۆمەڵ نەخۆشی تایبەت بەخۆی هەیە هەرێکێکمان لەسەرکە بە خۆوانە بچینەوە سەرێکێن کۆمەڵێک نەخۆشی گورسمان هەیە کە پێویستەکە چارەسەرکەین بۆی من ڕاستیان پەیوەست نییە بە تەمەنێکی دیاریکراوە وەتا غەزالی لە کۆتایی تەمەنیە لە دوای ئەوەی کە دەوڵەت بە پێویستی زانیە بکات وەک دەوڵەت بانکی بکات بیکاتە مامۆستا و گەورەترین ناوەندی زانستی لە دەسەڵاتی ئیسلامیە دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر خزمەتەکە هێشتا بۆ زانێت کە ئەوەی کە کردووەتی بۆ خۆی گەورەی نەکردووە ئێمە بڕۆ چەندێک ئەمینین لەوە
سفیانی کوڕی عوینە ڕەحمەتی خۆی پڕگاری لێ کۆتایی تەمەنیە ئەگریا زۆر گریا پێم بچی بریت بۆی تاوانەوە بریت تەڵەقوشێک لە عەرزەکەڵە دێت دەڵێت والله للذنب عند الله أهون من هذا والله تاوان لای خۆی پڕگار لەمە زۆر بێ ئەرزشترە لەمە زۆری شترە ولكني أخاف أن أسلب الإيمان والله دەستم خۆی گەڕی ئیمانەکەم لێبرێتەوە لە کۆتایی تەمەنیا لەوە دەستێک بە موسڵمانی نەگەڕێتەوە ئەحمەدی کوڕ حەمدان لە نەخۆشی مەرگایە لەو کاتا وەسفێکە ئەڵێ ناسوێن بەخۆی گەورە هەتا وەکو ڕۆحەکە دەرەچێت هێشتا ئینسان نابێت ئەمین بێت یعنی قۆناغی کۆتاکەوان لێ ترساون ئەوەی کە هەر بە موسڵمانەتی نەگەڕن لای خۆی پەروەردگار ئێستە چەندێک ئەمینین ئەوەی کە بیرمان لێی نییە و خەیاڵمان لای نییە ئەوەی کە ئەیسواز بۆ خۆی گەورەکەوان دڵنیان لە کە موسڵمانی بەڵام تا چەند حق و حقوقی جێبەجێەکەی والڕاستیان بابەتە بابەتێکی زەڕوڕە ئینسان لە سەرەتای تەمەنی وەرناوڕاستیە لە کۆتاییە تخوێ بە زۆر بین تخوای مەگەر هەر ئێستا 20 ساڵ پێش ئێستا سێر بکەین چەند ناومان بینە لە کوردستانی خۆمان لە عالەمی ئیسلامیە پێش 20 ساڵ چۆن بوون ئێستا چۆنن لە داعیەکان لە باخوازەکان لە خزمی خۆمان لە کەسەکان چەندێک کەوتە بۆ ئینسان نابێت ئەمین بێت ضرورە دروستکردنی کەسایەتی یعنی ئینسان تۆ گەر هەموو خەڵەسە دەستی تۆ چێتە باشت بەڵام خۆت بۆ جەهەنەم ڕۆشی هەموو خەڵەسە دەستی تۆ چێتە باشت بەڵام مناڵەکانن نەوەکانن بەرەو جەهەنەم ڕۆشتن کەسە نزیکان بەرەو جەهەنەم ڕۆشتن ئێمە زۆر جار پەنا بەخوای گەورە خۆمان وا مۆمان لێت ئەتوێنەوە بەس نازانین ڕێگەکەمان نیشانی خەڵداوە بەس ئەی خۆمان یا حتی ئێسامان لێهاتووە لە خەلەکانە بەدوای خۆمانە ناگەڕێ یعنی بەردەوام کە باسی خەل لەگەین ئێستا باسی بکەین بێ خەڵ بگۆڕێ ڕوو قسەکانمان لە خەڵکە بۆ ئالێ ڕوو قسە نەکەین بەردەوام ئێمە ئێرە بینین ئەوەی کە قسەکە بەس ئێرە بینین بەس وەڵڵاهی خەل لە گەورەکە ئالێرەوەیە یعنی ئەوەی کە قسە بۆ خەڵکەکە ئەوەی کە ڕەمزە لە عالەمی ئیسلامی ئەگەر ئێمە چاک بین خەڵ خۆی باشە بێت یا حتی بڕۆکە زۆر جار ئینسانەکە تۆ قەناعەتی کە ئەو خەڵکی کە عامل سۆ دێمە باشترە زۆر نەخۆشیان پێ و مبتەلایان پێ و مبتەلا نین ئەوان زۆر پاکن لەگەڵ دینداری خۆیان زۆر سادە هەر ئەوەندەی کەوتن خوای گەورە فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی سەڵاتو وەسەلام تەسلیمە بێت ئەو کەسێک دەڵێت شەیاطینی ئینس زۆر مەترسیدارترن لە شەیاطینی جین شەیاطینی ئینس ئاەتە کورسی بەسەرا خوێندن ڕاکە بەڵام شەیاطینی ئینس ئاەتە کورسی بەسەرا خوێندن تەفسیرەکەیشی بۆ بکە مصیبەتە ئێتە تۆ بەچی گری یان بەچی ئەمگرن وەی بەحەقەت یعنی سەرکەین ئێمە زۆر جار ئێمە بووین بە بەشێک لە گرفتەکە ئەگەمە لە خۆمان نییە ئەگەر گرفتە سەرەکیەکەی ئێمە نەبین یەکی دیتە لەو لایەنانە کە زەبڕە ئینسان تەوازۆنی تێ ڕابگرێت چەندێک پەروەردەی ئەو لایەنەیە کات بڕمە تۆ لێرە باسی ئەومان کرد کە تۆ بێت پەروەردەی کەسایەتی خۆت بکەیت پەروەردەی لایەنی عیلمی خۆت بکەیت ئەو لایەنەی کە پێویستە ئەمە چەندێک بۆت زەڕورە و کاریتیاکەیت لەو لاوە هەوسەنگێکت بێت نەچێت کە ئاگار لە جەستەی خۆت بێت جەستە وەڵا جەستە ئێمە چەندێکمان ئیمانمان کردووە زۆری لە مامۆستاکانی ئێمە شویان وتووە کە ڕاستیە گۆڕانکاری بە پیاوی نەخۆش ناکرێن سێکی لە هۆکارەکانی کەوتنی ومەتی ئیسلامیەوەی کە پیاوەکانی نەخۆشن پێشوەی کە باسی ئەو بکەین کە ڕیاضە چەندێک بۆ جەستە گرنگە یعنی واز لەو بێنە کە تۆ نەخۆشی چەندێک لە کاتی ئێمە بات چەندێک لەبەر دەرگای عەیادی دکتۆرامان خات چەندێک لە جێگا دەکەوێت بیرمان کردومانە چەندێک کاتی بێت یەک نەخۆشی دێتە گیانمان ڕۆژانە هەفتەیەک پێوەت لێنەوە مانگێک پێوەت لێنەوە هەر پەتایەک لێرە 50 ڕۆژمان کات خە معقوڵ نییە پەتایەک وەمان لێ بکات ئەمە لایەنێکە لایەنێکی تر وەزە ئەوە بێنە کە تۆ مادیەن چەندێکی لێ متەضەرر یعنی تۆ لۆژە خەڵکی بڵێت وەڵا قاعەیەک لێمەوە دوورە من ناتوانم بە تەکسی بڕۆم بەخوا زۆر لەو زیاتر لێمە دەرمان
الله كاتم نية بس بخوا زود أو زيادة بيو مبتلا بي ناتوان جستنا بوش تلاقي أما شو أقول لاني دعوي إنسان ناتوان يخزمتك حتى هو كسبك دخول بيكردوي كي دروسة جستي كي دروسة جست الصراحة نبو والله تفكير دروس نية يعني الله بتا حتى الفلاسفة يونان والعلماء المسلمانان كاكا همو أديان بيغمبري عليه الصلاة والسلام يعني شو ما فرمت من علم الرمي لأن عندك رواية من تعلم الرمي برضو رواية كاملة مسلمة فرمت من علم الرمي ثم تركه فليس منه أن الرواية فقد عصى حركة كثيرة تراوي شنبه لبيري بشتو ديماني وازي لبنى تابيري بشتو أما السردبك لسر مكان شكي لسي مسلمانان بو بلام لبال أواسيري كي بولنا ملكردن چند دقيقة إلى فرمودك بيغمبري عليه الصلاة والسلام هاني بولاو أسف سواري معناهوي دقيقة لسر حتى تصرف حجاج كروسي ثقافي كاتك بما وصينا الله قالت علموا السباحة قبل الكتابة فيري ملوانيك بيش نسي بو الله فإنه قد يجد من يكتب عنه ولكنه لا يجد من يسبح عنه الله تنك أو كسي تريد سجل لبري أو بنسي بلام كسي تريد سنجل لك أي تنال لبري بلابك عقلك راقية الله فيري ملوانيك بيش وكيف فيري نسي نكيد فكيف قلنا ويك بيوسي جبنوسي بكسي يتلا بمنوسا والله كوتا تنانو بيوسي بملابو كسي يتنا كان لبرم ملك أخو جباسا جستر نبو ناكن يخزمتي حتى ما نمتيك لسر الله يقول علماء نحو لقال كسي كسرك بيت الله يقول نحو زانيت الله نخير الله نيوي تمانية وزايا شو الله الشابو ليه أدالا بلا مكان الله ما وصل نحو زانيت الله نخير الله يهمون تمانية وزايا شو بيعمل يخوف المعنى صلى الله عليه وسلم فإن لجسدك عليك حقا جسد خود ما تلسل فرمنا له بخاري مسلمان قبول نيته هم كذا كان ديبا نوج ورجوع عبادات جسد حقي لسلته تبي بخليت خوار بنت حتى سكان بيعمل يخوف عليه الصلاة والسلام نهي كذا لو إنسان بيت تنعل وروات هاي تنعل كذا تاكيد نعل كذا حفص إنسان تكيا حتى فرمته زوما كيلا برشك لجسدك نهي كردو لوي كنيوي جستت للسيبرا بيت نيو كتري لخورا بيت فرمزوما كيلا جستك حتى ما نعمل طبيا دراسة نسرا تتشنك رمايت هيك اما نعمل بو باراسمين جستيه يعمل غافر عليه الصلاة والسلام فضل الله صحيح مسلمة المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف وفي كل خير إمام دارك بهيزة جسد بهيزة لا يخايب ركان خوش الاستر لا إمام دارك جسد أواسع حرب كان صار خير أمين لا يخايب خوش الاستر وأعدوا لهم ما استطعتم من قوة من رباط الخيل ترهبون به عدو الله وعدوكم أعدوا فعل أمر أعدوا حروب شون فرمان كراو بنوش بزكاة بحشت لمانا أعدوا أمر يعني من نبس رأى فعلا يستبون الجهاد دسي مناكب فهم خود أم فرمانا بو بيش جهادا أي جهادا بيشوا بم جستوا بم توانا نتواني هر نكوي السيما براك زوجار هر لقي شسر ولا جانا سر وجانا سكون نظر من عمل مرامو توليش ما نمو بو يتشنك اهتمام بوالدين كا أبي خدمتك أبي أجمل لو بجستيكي تدرس نتواني خدمتك كون أمان بعد تمنكات نروح تمن روش لو قاعدي توانا هي أزمون نية كأزمونها توانا نامنية
لە خۆشبەختی بۆ کەسێک کە لەو کاتێک کە توانای ئیسفادە لە ئەزموونی کەسێکی ترەکە چەند تۆ زۆرمان نەخاتەوە بەس ڕەجاء زۆر ئیسفادە بکەن لە کتێبی سیرەی زاتی ئەو کەسانی کە ژیاننامەی خۆیان نووسنەوە. سیرەی زاتی زۆر زۆرە بۆ هەر کەسێک لە هەر شوێنێکە. ئەو کەسێک کە خەریکی سیاسەت و سیاسەت دەکات سیری و کەسانە بکەنێتەوە کە خەریکی سیاسەت بوون. ئەو کەسێک کە خەریکی فکرە سیرەی زاتیمانە بکەنێتەوە. کەسانەی کە زانایەکە مڕەبیەکەن هەرچی ئەدیبێکە شاعیرێکە. یعنی تۆ لە مەکتەبەی عەرەبیە لەو ئێستا زیاد لە 2500 کتێبمان نەبێت کە تەبع کراوە لەسەر سیرەی زاتی. مەکتەبەی کوردی لەو چەندە کتێبێکمان هەبێت کە نووسرا بێتەوە. ئەزموونی زۆری تێیە. زۆربەی زەمانی کە سیرەی زاتی نووسنەوە دوای 60 ساڵ 70 ساڵ نووسیوێتەوە. یعنی هەموو ئەزموونی خۆی ئەسێت کە 60 ساڵ 70 ساڵی خۆی بە 300 لاپەڕەدا بێتەوە 500 لاپەڕەدا بێت. يعني تو عقل حفتها صار هو ولا يقول لك يوصل لها برا. هم بابته زور إهمال ما كردو. بابتي سيري ذاتي هم عقلهم هم يتزمونه. طبعا مثل أقدار المشكلة بشكل وانا سيري ذاتي برد إلى فضائح فجاري وإنسان هم شيء كتير يعني أنواع التجارب كتير إنسان مرجنية هم تحقيقاته. بلام كمولك استفادتها ك مثال توني استفادة ليك. هو أزمون زور. تزيد بالكوتينو. برحال الإنسان لجنجيا دبوان ناكا. والله توزيك تمني تشوف سر وهالك شاو كاتة زانك أو جستت شنو كم بيوسي بويكا بيزيكا. لو رجعني بيشوف لقل الدكتور كعلاج طبيعي أقسم كرد باسي أو بابتي كرد أيود بو بيسكرني جسته هيج كاتة درمية. يعني وي إنسان ناو بين نبي بشكل صور من تمام كردوه. يعني هيج كاتك درني إنسان لهر مرحلة قبل راسه وبلنجك ناتواني بلام جسد بيزكرت. نخاي برجرس مطالعة تواناي تازه كرناوي عندما كان يجسد بخشة بالإنسان. بالتمرين كرناه وبردوامون تواني بيزكرت. ما هيك كتير لأنه كزور ضروري. أما جيب كان شو إنسان بحقيقة طويل من ذلك بيجمع العالم الإسلامي بابك جسد طوع كلني ما تراه. بجرني عن بخبار ذل. والله نموني كلمة توزن بأدبيشة بس يعني حتى هو نموني ما براك زوجس لما تسيقه بخوي تلاقيه. استفلا لوجه لبردم عندك ما الله هرما بيت. لبريد سلي خودين عم بكارينا. أهو تناقيك هو بورون بكارينا. أنت سنك تناقي رود. أو تناقرونه كبكارينا دواي ما بيصير تلو كنا بوناقي. بريتي ناقر أو خاشاكو بيسي كتير. بلام لولا واني كلبولا درسكين مثل بتعبت واني كشون بيشتغلنا دامرين. هاوي كهاد باركين وبطالكين وانا جالوا هي دواي 50 سال دواي 60 سال بخوي وانا. ما ديكي بيزو بقوته. حتى خارني بيسي ليه تنباطو يعني إنسان شنك محاولة كأخ خوي ببارزة يعني تو محاولة كأو بري تندرس بشي شو زان زيت هالبكار مينا خوز بريك زور كم شكل هالتركة أو يكبابك يسبيوك أردومان أو مخو تركية باشا أو يكبيت الأخرى بلان يعني كواشتي كواليتي لما تكتو تسكر حتى بارش بيبا وش ما كدولو بني بارد نيبي بس برواكا هويك لبشت كواليتي كنترول وكزريت بس خوازن شو بقى هموش يبيعوا مشيك هي الكيك شو زين سيلك باشرين شتا باشا يعني هويك بهاي خوراكي تيارا قال هيلك هم هويك باسكر نكسب بس هيلك دو ما غلسروا مرزان منتو نقل كم تاريخ كيف ورا أيما هو يعني باشرين شتا كمان هتواني لي بيزني هيلك أو هيلك كمان كوات أحد شيء أبيو جسد باريسي شو حد شيء خراب إذا بريمه باريسي كبا شتي باش سناكر أو جسد حق السرمان بهيزي نكين زو أرزي بلام كابون بقولا لا يكم منع مقاومة وش خرابان ما نيكم عندنا شو تازل شارني لا ملاطة حد شيء خراب إلى سير متلاقي كلام هم ويد بريمه وبحقت أبي جسد كبيسي كابل السلو همو أمانه أما بس ما كنت كبارد بو قررته بس ما كنت وقت بو قررته إبادته خواهي قررت شون فرماني كردو بنيوش فرماني كردو بويكا جسد بيسكي
عبادته يعني تقول لو كاتي كسر فيك لو كاتي خوي بروكر يعني تو خوتنا تخورات حوانوت همش تقل يعني او خوتني كتو خوي بويك بوزو جاري توصلوا عبادته خوارنا كمش اما نقول والله مفهوم ما يزانين شي تازانين بس ما نجيب جينا بنيتونا يعني عيسى مشكلة من لما بابك عبادتها من أمرات وأنم يعني كذا كم بقولنا حوت ساعات ما هي بتوان خدمتك حوت ساعات اليوم هر هو يلم بطلب خدمة القرآن فيك بلام جسمي ما تك أتفرج لو كده ده صار من بيه بكري الله من يوزالي يكون بس تو اگر برقالی خوی بروی ایش نبیلانی کم لو حوت ساعتی به برياضة بس خاي يرد كده بيبقى بيست بيبقى سبينج تو سبرنا بك هم شر عبادته تيجي لو لأنك ضروري الإنسان توازن راجع بتقول لك برودة كردني عقل شو بحكي ما زور جاب بابدي برودة أو بريك نادي نبو أملا أنا بس هو زين كلا زور زوري برا ركان معنا عاطفة ويراني كذوي لزور كايشانو لزور كايشانو يعني ما لزور شاغرسين كين العالم الإسلامي تقريبا 40 بتجربة تقريبا 20 سال 20 سال روداية كبيرة نخبي خلطياج هلا بوسنا ورسكر ولا شيشان ولا أفغانستان ولا سوريا ولا اليمن ولا ليبيا ولا الجزائر ولا العراق الخمانة يعني التجربة تقريبا تقريبا 20 سال 20 سال شيء ولا ما تستمروا يعني نخبي خلط كمان تياج شو بحكت كاتب مقطع فيديو بلا وبيتوا عاطفة ظالم بس عقله خون بيناكي شو بحكتوا إسلام ولا وراي ولا ناي فعلا قصفت بيما أزاري قالك مسلمانة بيت في العكو بلان بيلا شو سيركت يعني حاولوا ما تهروا توهموا بس من صالد كمال خلقي زور تايبت زور يتر أوي كتوي احتمال يكون سببه مشرك الله همو بس من صال جاري كي ما بيلا سبروس فكينه خالد بيلا همو قوتي يتر كتونا يوني هي زهر ويكو أغير زور جاري إنسان برياري عقله أزمون زلكا بس برياري عاطفة رنقو برياري يا هربك هو زور جار سيركن زور كسمانية كريت شيء زور قوي فيه كريت يعني ستو كسرتين لو تجيب بكالتي هو بيتك ولاتك تدور بقوره يعني داي فاي بروجرام قدري ولاتك بقوره بحزران خلطي استفادة يكرت فلا نقول نجر عاطفه هسوسو زورنقا لبر أوي كيدسنا كسي كبينت كم درامتها ليه كسي كبينت كنخوشة جاني البيت جاني كسكن بريان وابو خوي فيركان خلقي دفيركان دابا جو بسر تشكن جو إيشا شكون راسيتو بيت أركان دابا شكل يك كسر يا مش هناك تو بحساب أبو فيربي خلط فيربي بس استعجل لخدني كمشروع إيجاد هم بوبا حالكني كشكل ملايتي بوبا كوكر نوي يارمتي بو خلقيتر أما أنا خيرا كسقسي لسروانيا بس تو برنامج تبي خد يك لا يكرو أجر بريالة تو إيشي خيري كي بابا ما بناسكي بسمولي ضرورة شرعي ضرورة ليش كان إنسان خويك لا يبغى تنبأ بتاعه يعني إما سيرين هذا نك ما نحسب بوين بهزار باترو من لولا وبيت درس حجرة بلا لولا شو دعوكم لولا شو بنوسمو لولا شو خليكي إشي خيري مو لولا وجنبو خلص مو لولا ولا طلاق مو لولا والصلح كمو أما أنا هو الخيرة بس هيك إنسان هلا مش أنا
بڕیاری عاتیفە زاڵەکە بەسەر بڕیاری عەقڵە، بەسەر بڕیاری زوونە. فیلمێکی کلاسیکی بەریتانی کۆن هەیە باسی نەکات، فیلمەکە لەسەر لە چواردەوری وەخڵێتەوە، وەڵێ کەسێک زۆر دەوڵەمەند حەرچی سەرۆ و سامانی بەخشێت، هەموو سەرۆ و سامانەکەی هیچ نایڵێتەوە. دوای سێرێکا خەڵکەکە هەر فەقیر هەراژارە بۆ خۆی وایە، هەموو سەرۆ و سامانەکەی خۆی بەخشی و هەژاری شەرماوە. ئەڵێ دوای دەست پێ کات ئەڵێ مادەمێ شارە خەڵکماوە، خەڵکێکی محتاجەوە، خەڵکێکی فەقیرە، دەسەکاتە دەرهێنانی ئەندامەکانی جەستەی گورچیلەیەکی دەرهێنێ و ئەندامەکانی جەستێکی و دەردە ئەبەخشێت. لەگەڵ هەر بەخشینی ئەندامێکە سێرێکات ئەم ئەبەخشێ و لەمە بێتەوە خەڵکێکە بۆ خۆی وایە، پێویستەکە بۆ خۆی وایە، کابرا ناوەچێ خەڵکە ژارگەشە ماونەتەوە. کەواتە لێرە تۆ ئەبێت دەرک بەوە بێ کە تۆ ناتوانانی پێویستی هەموو خەڵک بکەیتەوە، بەڵام سەیری زەڕۆترینیان بکە و گرنگترینیان بکە. کامیان زەڕۆترینە و تۆ بۆ کامیان زیاتر گونجاوی تۆ بۆ کامیان نەشتی، بەو بڕیار بە. ئێستا تۆ بڕیار بێت ئەگەر چەند لایەنی جیاواز بگریت هیچ شارت پێ بڕ ناکرێتەوە و دڵنیا بە ڕێگەی بگریت لە زۆر خەڵکی تریش، چکە تۆ ئاگادار بیانیس ئەم ڕێگەی ئەم جێگەی کە تۆ گرتوتە ئەگەر تۆ نەبی کەسە خۆی بۆ یەکلایەکاتەوە، بەڵام تۆ جێگەی ئەمت گرتووە، جێگەی ئەوت گرتووە، چەند جێگەت گرتووە هیچ شار پڕ نەکردێتەوە، وەکو خۆشی ماوەتەوە. بۆیە زۆر زۆر ئینسان لە پرۆسەی پەروەردە لە سەرەتاوە تا کۆتا ئەمان عاتیفە و هەست و سۆز زاڵ نەکەی بەسەر عەقڵە، لە هەموو بڕیارەکانی ژیاندا، لە هەموو مەحەڵتەکانە، چکە ئەتخاتە هەڵەی گەورەوە لە بچووکترین تا گەورەترین. من انشاءالله بۆ لێک کار بکەم، خۆی گەورە زای خێرتان باتەوە و مەمنون جەنابتان کە تای سەگەرتان گرتەوە. ڕاستی